كرة دەڵام غەفور هەستە وەرەوە گوندی چ دەکەی لە شاری ها خوا ئاخر ئەو وەزعە ئەوێ شەوێ لێ بووم سعات مەلای سپێنێ کوڕی دێتەوە ژوورێ گوتم ئۆخەی کوڕی غەفوری بۆتە پیا لە مزگەوتێ دێتەوە لە جەماعەتەوە ڕۆڵەوە لەکوێ بووی وەڵام مامە چوو بوومە کافتریان عەمری خۆت و پەروەردەت نەمێنە غەفور کافتریا وەڵڵا هەمزای لە جەماعەتێ دێتەوە بۆ بەیان نەزوێر تێگەیشتی یان ئێوارێ دەڕوا کوڕی بەتەنێ بەجێ دێڵێ دەژوورێدا نازانێ بۆ خۆی بەکوێ دەچێ بەخۆی پیرەژنە بڕۆ کوڕیش ئەجا بە کۆڵانات دەکەوێ ئاخر بڵێ خوا بۆ نایەوە ها تەواشە ئەو جێ خۆشەی پارەی ئاوێ نادەی پارەی کارەبای نادەی کێشەی نەوتێت نییە کێشەی معاشت نییە چ دەکەی لە شاری ها دەچی شەڕە بەردی لەگە پۆلیسان دەکەی وەڵا مەعاشم نەحاتووە سەری مانگ نایدەی سمایل 100,000 دێ منداڵم لە برسان مردن کوڕە عامرت نەمێنێ وەرەوە زرعات خۆت کە ها نانە کابانم بۆ چیە ژنم بۆ چیە پارەی ئاوێ بەلاش بەخوای نان و پیوازە چ خۆش ئاخر لێرە پیواز بە بەلاشە لە شارێکی لە مریشتە گراترا خوا معقولە مریشک بە 2000 پیواز بەسێ بێ بۆ نای بۆ خۆ لێرە پیوازان کە ئاخر ها خوای لێت بۆ زیاد بێ لەوێ دانیشتوم کابرا تەق لە دەرگای چە پارەی ئاوێ ئاخر پارەی ئاوێ بۆ دەیکانیایی خۆمان بەلاشن لە خوای بە زیاد بێ ئەو بەفرە ها تماش وەرە میوانە چنا میوان لەگەڵ بخۆ وەڵڵا بەتەنێ نانیش ناخورێ بە قورئان بەو خوای لێ دەستەی هەمووش خۆشە لەناو ئەو بەفرەیدا باشەو بۆرە چییە؟ ڕوومە سەری دانەکراوە چێوە دادەی قڕومە سەری دانەکرا خۆسمای لە پانە ئای ماشەڵڵات لێبێ حینی دەڵێ شاخە هاتۆتە خوارێ و لە باشەوە چێ لە پێشی باشەوە پیواز نین کوڕخۆنانی پیوازی دەخۆ ئای قڕومە سەری دانەکراوە وەڵڵاه دەڵێ چەولمە لە پێشیەتی ئەوە لە بۆیە پیواز واگران بوون قڕومە سەری دانەکراوە جاخۆ بەس بای بکە با قەناعەتم پێ بکە چ وڵاتی ناڵی دادەی سمایل بەرەوەرە ڕۆژان ماڵت خێرانە بێرەوە باشە من 1 ساعتە بانگت دەکەم حینی دەڵێ بنە هاوانی سلام عليكم شلوني شاشي بين ضرتي اللهم صل على سيدي اخبارك شلون شاشي ورا العبون في واظة ورا ربي ما عرفت ورا بخير ولا بعد نشوف بخير كاكا بخير دمر بابك ان شاء الله هابي وبودي يا وسيا شلون دادي شلون عارفين عليه ايه عليه باش اسماعيل نعم داني شداق ونان دادق ونان ما شاء الله عيني دڵی پای مزگەوتی باش ئێستا تۆ ئەو پیازت بۆ لێرە داناون لەکوێیان دانێم بۆ خواردنێ کوڕادی بۆ خواردنە لە چێوی هەمووش دەخورێ یعنی ئێستا تۆ پیازانە بۆ خۆت هێناون بیان خۆی عادی خۆ بۆ جوانێم نێناون ئای خزمینەوە بۆیە پیواز واگران بووە ئەوە من نەمزانی ئەولەت کە هەموو پیازانە دەخوا باش ئێستا تو ماڵت خەرانە بێ لە بۆ کۆڵۆنی خراپەت و ساو پیازە خواردنت لە چییە؟ ئەو پیوازە بۆ هەمووشتی باشە کوڕخۆ نەیگوتووە بە ئێواران بیخۆ ئەو دەڵێ بەعانیان بیخۆ بەڵام بۆ ئەوەندا سەلکۆکەکی دەزاری بایە و ڕەبی ماڵت خەرانە بێ فەرقی ئێوارە و بەیانی نییە کابرا هەموو دەمێ دەجوڵێ حەلی دەکات جاخۆ وەڵڵی ئیسمای لەپات ئەتوو وەڵڵی بەس بای بکەی با قەناعەتم پێ بکە چ وڵاتی ناڵی ئێستا تو باشە حیفت نەکرد ها هەر گونا حەق ئەو ڕۆقسەی بە پیوازی بڵێ کوڕخۆ من نەمگوتووە بە پیوازی دەڵێم باشە بە مسقال دەفرۆشە لە شاری باشە زێڕی پێ بکە باشە اسماعیل ئەو بوو خۆت شاردوتەوە نەدەزانی من دێم وعزت چۆنە با لەوەی گەڕێ سەلامەتی ئەو بە فربارینەت پێ چۆنە لەخوای بەزیاد بێ ئەو خێرە کەوتو ئێرە وەڵڵی ئیسماعیل نزانین چۆنە پێم خۆشە خزمان بەسەرکەمەوە ئەویش ماشەڵڵا پێم هات و ئاخیرە بوو قڕە بوو کتم دەستمە ماڵ اسماعیلەکانی هەتا نەسمەوێ قەناعەتم وا بەخێر ئەو خزمەی ئەجا دەڵێ میوان نانی خۆی لەگەڵ خۆی
خۆ قەدێناکە نا پیوازی دەخۆم بەنانی ئەتو دەبەی گەڕێ ئەتو پێم خۆشە باسی خزماتیم بۆ بزانم تا چەند خزمات جا خزماتی لە شاری نەماوە لە لادەی گەرما بێ منە بۆ عادی ڕەحمەتی خوات لێ بێ لا لادەی لە خوای بەزیاد بێ خەڵک هاوکاری یەکدی دەکا هەرە وەز هەیە تێگەیشتی خوانە خواستێک لێ بقەومی هەموو لە هاوارەی دەچێت ڕاستە کوڕە خۆ وەکو شارینە کابرا سێشە و ڕۆژە لە خاویدا مردووە بۆ گەنی کردو کەس نەیزانیوە ئای هاوارت لە تێگەیشتی باشە بابینەوە سەشتێکی دیکە بزانم ئەتۆ ماڵت لە گوندێ بزانم زیاتر بەچیەوە خەریکی وەڵی بەس فەلاحەتە فەلاعەتە ئارێوە سەوزەت کرد و دەڵێن سەوزەکەشت زۆر بەنێو بانگە سەوزەی دەرەجەیەکم کردووە تخوا هەموو بەر ئاوێ خاوێنە جا سەوزەی دۆڵە دەڵێن بەنێو بانگە سەوزەی بەربیرەی بەرکانیاوانە سازگار الحەمدولله پیواس لە بۆ خۆت کردوون لە بۆ خۆم کردوون ئی باخچەی خۆ من الحەمدولله تێگەیشتی. باشە شتێکی کرد با پێ بڵم پێت وانە ئەو ساڵ ئیشەڵڵاه وەڕەحمان لە بۆ زەراحەتی ئاوی کانیاوەکان زۆر دەبێ لە خوای بەزیاد بێ ئەو ساڵ ئیشەڵڵا کانیا هەموو بە چاشی دەژێنەوە تێگەیشتی کێشەی ئاجارە من لە گوندی کێشە ئاوم نییە ئەی هاوارت لە نەبەخوای واوەڵە لێرە کێشەی ئاەمان نییە وەکو شارینی کابرا لە دەرخەی دەکاکە وەسلی ئاوێ ئەرێ شتێکی کەم بیزکان ئسمایلەپانی نەوتی وەرگتووە کوتیان دوو سۆبەی پێکردون توێن دەبن بەتانێدا ترشا بوو کوڕە هەر لێ گەڕە لە نەوتەی وەرگر بوو کوڕە و کەنجە نەوت بوو خۆ دارم بە نەوتێەوەناون هەتا نەوتەکە ئاگری بگرێت عادی خەڵک نەوتێ بەداریدا دەکەم دارم بە نەوتێەوە نابوو خۆشەویستان ئەزیزانەوە سمایلەپان پێم وایە چاو هندی حرارەت زۆرە پێما دەخانی و جاناژی ئەوە هاتوتە بەر بە فرێنانی دەخوا پێما ئێستاش دەڵێ گەرمامە گەرماتە خاڵندەوە بڵێ هەندێک شتم لەو سەریدا نابوو تێگەیشتی ئێ خانووی خەفوری برا چوون بەفرم بۆ ماڵی خوا بەڕاستە ئیجالە براتە قەدەی برا ناکە برای چی برا لە شاری دانیشتووەوە پندەکە هەیە کوتی کابرایەک هەبوو کابرایە زارش جا تو دەزانین چیا پندەکەی لێگەڕێ بە ذاتی خوای دوا بوو من جێڕە ئەمە سەر بووم لێرە نانە بەخوای دەڕۆم بەخوای دەڕۆم بە جێت دێڵم جا تو دەزانین سێنە ئەو پندەی بۆ دوا هەڵگرنان و پیوازی خۆ ئەمما ئاگات لە پیوازی وەڵا دەڵم پیواز بە دوو نی بێ تەمانی ماڵە بێنەوە کوڕە نەوەڵا ماڵە دێنمەوە بەسەری تو ڕۆیشتم کوڕە لاکەوە لا لەوێ لاکەوە لا ڕەبی ماڵت خرانە بێرەوە وای کوژێنە وەرە وای کوژێنەوە باش ئێستا تۆ پێت حەیبنە و تڕتەڕەت گرتوتەوە ئەڵا ترەتر خۆشە خەڵکی گوندی پێ خۆشە چۆن وا مشکانی ساعت دەکە سەر کوڕە باش ئێستا تۆ تڕتەڕەت وای لە کوێ ڕادێ و تڕتەڕە باش شتەکەت پێ بڵێن باش ئێستا ئەو ماتۆڕەکە دێ بەڵێ ئیوا تڕتەڕی دێ نەوەڵڵا بۆ وای لێ دەکەن باش وڵی باشتەکەت پێ بڵێم خۆ قەناعەتم پێ بکە کابراگە ئیوا ماتۆڕی دەنگێکی زەلامی لێبێ خۆ دەزای ڕەحمەت و بۆ دێ باشە بوا دەکەن سەرکەس وێنڵێ ڕەحمەت لاک و بابێت بەڕاستە باشە وەڵڵاهی دەبوو پێت حەیب بە باشە و ماتۆڕە جوانەی بۆ دەنگی زەلام دەکەن بۆ خاتری پێغەمبەری باشەکەت پێ بڵێم بڵێ باشە ئەمن لە ئێستا ڕاوە چاکی دەکەم ئەو ماتۆڕەی گزۆزەکەی لێ دەگۆڕم باشە دەزانین چۆنە خۆشەویستانە زیزان بەڕاستی و پێ بڵم ئەوانەی کە ماتۆڕیان پێیە ڕەحمەت و لێبێ ڕەحمەتی خوا و لێبێ وەڵڵاهی گوناحبارن لەبەر ئەوەی کاتێک ئەو ماتۆڕە بە پەنا من دادەیان بە پەنا خەڵکیدا دەڕوا قەناعەتم پێ بکە خەڵکێکی زۆر بێزار دەبێ پیاوی چابن ئەو ماتۆڕە ئیواوانێ مەکەن گوزۆزەکان مەدڕێنن با دەنگی زەلام نەبێ پیاوی چابن قەناعەت کە پیرەی مردی وە هەوەکە پێم نەبوو لە بەریا هەڵاتوە داخل بۆ دەکەن کاکە بۆ دەکەی زارپان باش پێم لە زارپان بۆ دەکەی پێت خۆشە بڵێ چاکی دەکەم تاشی دەکەم دەبڕۆ خار دەدەی تینەی نەدێ